گوندنشینانی گڵاڵ کار بۆ زیندوهێشتنەوەی کللتور و نەریتە کوردەواری جوانەکانەکەن بۆیە لەم راپۆرتەیە بینەر بن بەبزانین چۆن ئەو کللتور و نەریتە کوردەواریانە لە لای گوندنشینانی گڵاڵ پارێزراوە. فەرموون. کەباسی زستان دەکرێت یەکەم دیمەن کە دێتە زین و بەرچاوی مرۆڤ سەرما و سەقڵەتی و سەهۆڵ بەندانە. زۆربەی ناوچەکانی کوردستانی شاخاوی و کوێستانین و زستانێکی سەخت و پڕبەفریان هەیە. لە ناو خەڵکی کوردەواریدا کەلتورێکی دێرینە هەیە وەک سەردانی و شەونشینی لە نێوان چین و توێژە جیاجیاکان بە تایبەت لە زستاندا. زمانە نە زمانێ فرەوەش بێ زمانە ڕفاقەتی وەش بێ دوو سوبرالی لە یەکتری پێسەری سێنێ تەلەڤیزیۆنە موبایلی یەکتری دووربووزەوە ئاوەختە نیشینێرە 4 نەفەرێ 10 نەفەرێ 15 نەفەرێ نیشینێرە یانێنە گۆرەبازی کەرێنێ چێوی پوختە سانێنێ وەرێنێ جووەزێ جێ هەچکوچیە جێ هەنجیری جێ تفێ ئاورێنێ کەرێنێ یۆرە وەرێنێ و گۆرەبازیە ئار کەرێنێ و سەرگزەشتەیە فرە کەرێنێ و بعضی شوخی چابێنێ پێسە و تەڵە ڕواسی و پێسە و بعضیە نوعیە ئەنجکاران جەم و ئۆزبەکی بێن ئەوەختە جەم و ئۆزبەکی بێن دەرۆ ڕزاخانی ئامین واتەنشان چوێ وەرگە و ئۆزبەکستانی بگێر و کوردن ئامینێ چەکە جگراڵە یەرە نەفەری شابەردێنی هەر یەری مەحموود شانامی بێن بردێنێ شاتاران یۆشا کوشیان ئاساڵە نامێن و هەر یەرەیانە پەرسەشانیان. گوندی گڵاڵ نزیک شاری پاوەیە. لەم گوندەدا هێشتا زۆربەی کەلتورە کوردیەکان پارێزراون و لە شەوانی زستاندا کوڕی گەرمی شەونشینی و گێڕانەوەی چیرۆک و بەند و حکایەت و ئەفسانەکان هێشتا هەرباوە و ماوە. نیشانەی واقع پێدرا بەردی تەمامی ئەنام بە کەباب کردی هەیەتە نامان ئاوارەی ئەحواڵ یە هەر ڕسمی تون بام شەماڵ سادەی وێت ئاسا هوردە ئاخیز کردوێت تەنگێز دەگەردەلود بەر زیان بەتحاڵن هیچ خۆخ نەبوو ڕوو بنیەوە ڕوو هەردوو شاخ و کۆ چون بەرقی پڕجۆر سەنگ دەروەڕووی سەنگ تەنگی بەر تەی کرد هیچ مەکرد دەرەنگ دوای تەنگی بەر ڕوو کرد وە شاوە چون دوی هەناسەم و ناڵماوە ڕۆژێ لەو ڕۆژانێ بەو دڵێ غەمگینێ دانی سوورەتەنێ عاجز و غەمبارێ لە پاشانە و سەها بچێت بۆ شکارێ شمشێری هەرگردی کەمەند و کەوانێ گورزی گاو سەری خنجێری دەبانێ سەواری ڕەز و پەرندەی تەیوار ڕووی کردە سەحرا بۆ ڕاو و شکارە لاوان و بە ساڵا چوان لە دەوری یەک کۆ دەبنەوە و ئەم شەوانە بە بیرەوەی خۆش و قسەی نەستەق دەرازێننەوە. شاهی ئەفشار پێینەیە کە برۆ هندوستانی بگێرۆ جە هەر قەبیلە و عەشیرەنە تی پێش جەماوەریکردنی یا جەمکردنی بەردێنیش پێ ئاجەنگێ یۆچی تیپانە کە ئای بەردێنی تیپ و گراڵی بێن جەشی عەلەیشەنە میرزا محەممەدی گراڵی ئیشارە مەکەرۆ بە تیپ و گراڵیان. گوندی گڵاڵ لە ڕۆژهەڵاتی کوردستان لە 6 کیلۆمتری شاری پاوەیە و دانیشتوانی سەر بە عەشیرەتی گڵاڵن کە بەشێکیان لە کوردستانی ڕۆژهەڵات و بەشی تریشیان لە باشوورن.